ئیسلامیەکانی سەرشانی لەم قۆناغەدا جەختی لە هەمانگی زیاتری هێزە ئیسلامیەکان کردەوە. لە نێوەندی سەردانەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ ئیدارەی ڕاپەڕین ئێوارە کۆڕێکی بۆ ڕێکخرا. کۆڕەکە تایبەت بوو بە کادیرانی هەر سێلانە ئیسلامیەکان و بەشێک لە کەسایەتیە ئیسلامیەکانی سنوورەکە. ناوەڕۆکی کۆڕەکەی مامۆستا عەلی باپیر باسکردن بوو لە تەوژمی ئیسلامی و ئەرکی سەرشانی لەم قۆناغەدا. لە دەستپێکدا مامۆستا عەلی باپیر جەختی لە پابەندبوونی تەواو بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کردەوە. ئاماژەی بەوەشدا پێویستە تێگەیشتنی قوڵی زانستیانەمان هەبێت بۆ دەقەکان. کاتێک دەتوانین بڵێین بەندەی خواین و شوێنکەوتوی پێغەمبەری پێشەواین صلی الله عليه وسلم کە بەپێی توانە هەوڵ دەین قوڵتر باشتر فراوانتر لە ئاین و بەرنامەی خوا لە شەریعەتی خوا تێبگەین و هەوڵش دەین چاک پێ و پابەند بین. هەمیشە حەق خەڵک کۆ دەکاتەوە، دوو کۆ دوو یەکسانە بە چوار، بەڵام کە کوتت 5 و 7 و 6 و هەر ژمارەیەکی کە بڵی دیارە کە هەڵەیە خەڵک لەسەری کۆ نابێتەوە. باشترین زەمانەت و گرنتی بۆ هەر کار و پرۆژەیەکی ئیسلامی کە لا نەدا، دوژمن زەفەری پێ نەبا، هێز و پێزی هەبێ، بەرەکەتی هەبێ، بەرهەمی هەبێ، حەقیقەت ئەوەیە کە بەبەر چاوەڕوونانە ئەنجام بدرێ و زانستیانە ئەنجام بدرێ و لەسەر بناغی تێگەیشتنیی قوڵ و ڕێک و ڕاست لە قورئان و سونەت ئەنجام بدرێ. لە تەوەرێکی تردا مامۆستا عەلی باپیر وتی پێویستە ئیسلامیەکان دڵسۆزانە لە خزمەتی خەڵک و میلەتی خۆیان بن و ئەو تەوژمە ئیسلامیەی بڕیارمانداوە ڕێکی بخەین پێویستە ناوەڕۆکێکی پتەوی هەبێت. ئێمە بۆ خۆمان نین، ئێمە بۆ بەشەریەتی. ئەگەر ئومەت هەبێ و لە بارانیدا هەبێ دەبێ وابێ کە خزمەتی بەشەریەت بکە، ببێتە سایە سێبەر بەهۆم بەشەریەت. لە هەر شوێنێکی دنیا زوڵمێک هەبێ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرپرسیارە ئەو زوڵمە لابەرێ و بێگومان کار و پرۆژەی ئیسلامی ئەگەر لەو نێوەڕۆکەی خاڵی کرایەوە هەر دەمێنێتۆ ناوێکی ڕوت. بەڕاستی ئێمە دەمانەوێت کە ئەو کار و پرۆژە ئیسلامی دەمانێت محتەوا و نێوەڕۆکەکەی محتەوا نێوەڕۆکەکەی ئەوە بێ شایستەی ئیسلامەتی بێ. هاوکات مامۆستا عەلی باپیر جەختی کردەوە ئایندەی وڵات بکەوێتە دەستی ئیسلامیەکان دینەکەمان ڕێگەمان نادات داهاتی وڵات تەخشان و پەخشان بکەین هەروەک ئێستا خەڵکانێک دەیکەن. بە تەکید ئێمە لێمان ناوەشێتەوە، ئێمەی ئیسلامی لێمان ناوەشێتەوە شوێنکەوتو هیچ حیزبێک بین، هیچ دەوڵەتێک بین، هیچ کەسێک بین، بەخۆ بە کۆڵی هیدایەت و قورئان و سونەت و شەریعەتەوە بە دوای کەسێکەوی کە بە دوای هەوا دەکەوێت. ئەتۆی کە بەڕێی پێغەمبەراندا دەڕۆی چۆن بکەوێت دوای کەسانێک حیزبێک ڕژێمێک کە بەڕێی غەیری خوادا هەنگاو دەنێ. وەڵاهی دەبێ بە هەموو کەس دڵسۆز بین، دەبێ بە هەموو کەس بە پەرۆژ بین، دەبێ بەزەیمان بە زاڵمەکەشدا بێ کە زیاتر زوڵم نەکا بۆ ئەوەی هەم لە دنیادا عیبدارتر نەبێ لە قیامەتیش گوناهبارتر نەبێ، وڵاتەکە زیاتر بە قوڕێ نەگرێ. بەخوا ئێمە واردات و خێروبێری ئەم وڵاتەمان کەوێتە دەست شەرع ڕێمان نادا بۆ خۆمان فلسێک لە بەرامبەرەکەمان زیاتر وەربگرین، با دینەکەشی لە دینمان جیابێ، با حیزبەکەشی لە حیزبمان جیابێ. لە دواوێزگەی کۆڕەکەیدا مامۆستا عەلی باپیر وتی وەستانەوەمان بەرامبەر خەڵکانێک کە زوڵم دەکەن بازدانی گەورەی دەوێت و پێویستە ئێمەی ئیسلامیەکان نەلەخشاو بین. گەورەترین تێکۆشان لە ڕێخوادا بریتێ لە قسەیەکی حەق لە لای حکمڕانێکی ستەمکار. لەبەرەوەی باش دەدەی ناو ناتۆرت بەدوا دەخەن، باش دەدەی بەنا حەق دەتگرن، سیناریۆت بۆ دروست دەکەن، دەتکوژن، دەرت دەکەن، باش دەدەی. یعنی با پێمان وانە بێ ئەو خەڵکش ئەو حکمڕانانەش هەموو زۆر پیاوی چاکن و هەر خواخواانە قسەیەکی حەقیان گوێ بێ بەڵام قوربان ڕاز دەکەین نەخێوان نییە. ئەوەی چاوی لە زوڵم بێ مەسلحەتی لەگەڵ دینی خوا نییە، مەسلحەتی لەگەڵ ئەو عەدلەدا نییە کە شەریعەتی خوا دەیچەسپێنێ. بۆیە دەبێ ئەوەش بزانین، بۆیە دڵی خۆمان چەسپێنین لەسەر ئەوە کە ئامادە بین هەر باجێک بدەین بۆ دووبارە هێنانەوەی ئەو دین و شەریعەتە بۆ کایەکانی ژیان. مەبەستیشمانەوە نییە کە خۆمان بەسەر خەڵکدا فەرزکەین، دینەکەمان بەسەر خەڵکدا فەرزکەین لا ئیترافی دین، بەڵام کام شێوەی شارستانیە، کام حیکمەت و لێزانیە بەکاری بێنە دیسان هەر گرفتت بۆ دروست دەبێ، دیسان دەبێت هەر باج بدەی لەسەر ئەو حەق گوتنە، چونکە ئەو حەقە تاڵە و کەسانێک کە ڕاوسی خراپن لە ئاوی لێڵدا ڕاو دەکەن دزن و بازاڕی ئاڵۆزیان دەوێت دانویان لەگەڵ ئەو حەقە ناکوڵێ
دوا بەدوای کۆڕەکە هەریەکە لە بەڕێز سلێمان حەمەد بەرپرسی مەڵبەندی حوتی یەکگرتووی ئیسلامی و مامۆستا ڕەشید بەرپرسی مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی لە وتەیەکدا ستایشی هەنگاوەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامیان کردو و ڕایانگەیاند ئەو بەخەمەوە بوونەی کۆمەڵی ئیسلامی و هەنگاوەکانیان بۆ کار و پرۆژەی ئیسلامی گەورەی ئەمیر و کۆمەڵی ئیسلامی نیشان دەدات. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین. بەڵە بەڕێزان، بەڕێوەبەرایەتی پۆلیسی نێشتنی